لە دەرەوەی بڵێن ئیشی هوەر و ئەو شتانە ئەمن بەخۆم ئەوە بووم ڕێپێدراوی پۆلیس بووم بەڵێ ئەو شەوی خەفەر بووم تەلەفۆنەکەم لوات لە سەروی خۆم گوتیان کاکە مەفرەزە چی بوو بە شەڕە لە فیلان کۆڵانی وەڵات چوین مەفرەزەمان برد دوو ماڵ بووم بە شەرداهاتن ئیدی ژن و پیاو هەردوو لا بە شەرداهاتن یعنی ژن بە خاکەناسی لە پیاویوانی دەدا ئیوان وەحاصل پێشەش لە دوازدەکمان کرد هینامان لە ناو مەرکەزی پرچی یەکدریان گرت بۆ هەردوو لا هەمیش تووڕە بووم گوتم ئەوها بکەن خدا عالیمە چی خراپە پێتان دەکەم کچەکە گوتی هی عینەن تەمسیلە حسابی بۆی نەکرد حسابی هەکتەریان لۆ کردی گوتم تەمسیلە وەحاصل گوتم باوەڕاتان لۆ بکەم بتانێر مەحاکمی ئەو وەختی بە دیار دەکەی تەمسیلە یاننا باوەڕیان نەدەکرد یعنی دەیگو عینە تەمسیلە تو دەکەی هەر ڕەنگەوان زانی بێ لەو دەقەیە ئەخیری چوومە کە مدیری گوتم سەیدێت تۆ منی خەفەردامنێ وەڵا کەس حساب لۆ ناکە